بەیانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باش دەست پێ بکەن بۆ هیوام کام کاتژمێرە لەگەڵ ئێمە تەواوی کاتەکەتان بە زانیاریە بەسوودەکانی ئێمە پڕ بکەنەوە. سڵاو لە بێسۆڤان بانی توش حاجە بژیت سپاس دەکەم. سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی کوردستان 24 بەتایبەت بینەرانی پرۆگرامی بەیانی 24 چونکە هەموو بەیانیەک چاوەڕێی ئێمە ئەکەن کە دەزانن لە هەکبەکەمان کۆمەڵێ بابەتی تایە کە بە دڵی ئەوانە و ئەو بابەتانن کە ئێمە کۆڵێک چۆنەڵە هیلاکە بین پێی ماندوو ئەبین پێی بۆی کە ئامادەیکەین بۆ هاوڵاتیان بیبینن لێرەوە چێژی لێوەرگرن سوودیشی لێوەرگرن و کاتژمێرێکی زۆر پڕ بەسوود لەگەڵ ئێمە بەسەر بەرن. بۆ هیواین با دەستپێکی پرۆگرامەکەمان هەندێک لەو بابەتانەی ئەمڕۆ کە دەخێنە ڕوو پێتان ئاشناکەین. گەنجێکی میوزیک ژەنی شاری سلێمانی داهێنان لە میوزیکی هارد ڕۆک دەکات. پشیلەکەی سەرۆکایەتی وەزیرانی بەریتانیا ناوبانگێکی باشی پەیدا کردووە و ئیشەکەی بریتیە لاڕاونانی پشیلەکانی ئۆفیسی ڕیشی سوناک. بابەتێکی کۆمەڵایەتیمان هەیە کە چۆنی هەڵسوکەوت لەگەڵ کەسایەتیە جۆرا و جۆرەکان بکەین کە ئەمڕۆ باس لە ڕێگاکانی هەڵسوکەوت لەگەڵ کەسایەتیەکان دەکەیت ئیتر شەرمن بێت دڵناسک بێت تۆزێ خۆی ڕابگرێ لە دوورەوە تێکەڵی خەڵک نەبێ ئەمانە. لە کاتی پێکانی ماسوولکەکان تووشی ئازاری زۆر دەبین بەڵام ڕێگەکانی چارەسەر نازانین. ئەمڕۆ باس لە لەشساغی و چارەسەری پێکان دەکەین. کچێکی ئاوارەی ئەفغانی لە پاریس خەریکی خۆ ئامادەکردنە بۆ ئۆلۆمپیادی تایکواندۆ. وەکو هەمیشە یەکەم بابەتمان بە میوزیک یا بابەتی هونەری ئەو بابەتانە دەست پێکەین کە بتوانین وزەیەکی باشی لێوەر بگرین لە بەرەوەی هەموو جارێک وەکوی لێنەوە کە بەیانیان هەڵاستی ئەو کەشەی کە ڕوبەڕووتە بێتەوە و دۆخەی دەوروبەر و ژینگەکەت یەکەم بەرکەوتت ڕێک وایە ئەوە وات لە یەکات کە بتوانین بناغی ڕۆژەکەتی لە سەردانی تر بێمیزاجەبی خۆشحاڵە بی. جا ئەرکی ئێمە چییە؟ ئەرکی ئێمە ئەوەیە بەیانیان یەکەم بەرکەوتەی باش بین بۆ بینەرانمان و بتوانن لە ئێمەوە لە ڕێی ئەم شاشەیەوە باشترین وزەوەر بگرن. باسی میوزیک ژەنێکی گەنجی شاری سلێمانی ئەەکەین ئانێکە حەستان لە گیتارە بەتایبەتی گیتاری کارەبایی میر شەماڵ لەو جۆرە گیتارە دەژەنێت. کە ئەم هونەرە لەسەر ئاستی یاخو بڵێن داهێنانێکی جۆری داهێنکاری لە جۆرێکی میوزیک کە پێڵێن هارد ڕۆک و هێڤی مێتا بۆ کوردستان 24 دوێت و باس لە هونەرەکەشی ئەکات. من ناوم میر شەماڵە لە دایکبووی سلێمانیم زانکۆی سلێمانیم تاوا کردووە بەشی کۆمپۆزیشن ئاسفی گیتاری کارەباییم بە تایبەتی ستایلی هارد ڕۆک و هێڤی مێتاڵ و ئێستا هەوڵەدەم ستایلی مێتاڵی کوردی دروست بکەم. ستایلی هێڤی مێتڵ ستایلێکی تا ڕادەیەک نوێیە کە لە 1968 یەکەم جار لە بێرمینگهام لەلایەن گروپی بلاک سابات پێشکەشەکرێت. بۆ گوێگرتن ستایلێکی وشەیەکی عەربی بەکاربێنین ساخبە واتە ژاوەژاوێکی زۆری تایە بەهۆی گیتاری کارەباییەوە زیاتر کە دیستۆرشن وەرەگرێت. وەکو بابەتەکانی ئەم ژانرای میوزیکە باسیەکات زۆر گشتگیرەواتە ئەتوانێت ئەم ژانرای باسی هەموو شتێ بکات ئیتر چ خۆشەویستی بێ شەڕ بێ سیاسەت بێ شۆڕش بێ هەر شتێک بێت ئەکرێت واتە هیچ شتێکی دیاریکراونیە کە بڵین ئەم میوزیکە بەس باز لەو شتاکە. من یەکەم کەسم لەم ستایلەدا کار بکەم وە ستایلەکە بڵین فکری خۆمە و بەڵام زیاتر فکرەکەم لێەوە بۆ هات کە لە زانکۆی سلێمانی کۆمپۆزیشن مەخێنەوە کات میوزیکی کوردیمانێ نامان کردە میوزیکی هاوچەرخ منش لۆ ئایدیام ئەوم بۆ هات کە میوزیکی کوردی بێنم لەگەڵ مێتڵە ئەو میوزیکەی کە من زۆر حەزم لێت تێکەڵی کەم و لەو ڕێەوە بتوانم میوزیکێکی
کوردی مەتەڵ دروستکەم. لە ئێستا چەندین گروپم هەیە بۆ نمونە سیاگزارێس کە بەتەنیا خۆم هەموو کارەکانی خۆم ئەنجامیەدەم، گروپی دارک فانتۆم کە گروپێکی 4 کەسین، من بەتەنها لە سلێمانیم و ژەنیارەکانی تر خەڵکی کەرکووکن. بۆیە بەو جۆرە گروپەکە دروست بۆ چونکە لە سلێمانیا ژەنیاری ئەو جۆرە میوزیکە نەبوو و ڕاستیەکەی گۆرانی بێژی ئەو جۆرەش زۆر کەمە لای ڕاقاتوان بڵێم یعنی بەز من و لەوانەیە کوڕێکی تر هەبێ. بۆیە بەو جۆرە گروپێکمان دروست کردو کە گروپەکە عێراقی و لەژێر ناوی عێراق ئاسفەکەین. حاجە ئەوە بابەتێکی هوەری بوو، دێنە سەر بابەتێکی وەرزشی کە ئاوێتە بووە لەگەڵ ئەوەی کە کەسێک کە ئاوارە بێت بتوانێت پەرە بە خولیاکانی خۆی بدات. جا زۆر وەرزش هەیە کە هەندێک کەس ڕووی تێەکەن و هەندێک کەسیش ڕووی تێ ناکەن. بۆ نمونە هونەرە جەنگیەکان بە تایبەتی ئێستا وڵاتانی ئەوروپی جیاوازی نیە لە بینی خانمان و پیاوان، هەردوو لە هونەرە جەنگیەکان بەوەکو وەرزشێک چاو لێەکەن و لە بوارەکەشا زۆر چوونەتە پێشەوە. بەڵام وڵاتانێک کە لە چوارچەوەیەکی بەرتەسک و داخرا بوونا وەکو ئەفغانستان کە لە دوای گەڕانەوەی تالیبانیش ئیتر ئەو دەرفەتە هیچ هەر بۆ کچان نەما، تەنانەت خوێندنیشیان لێ وەرگیرایەوە، ڕێژگاکانیش لە سەریان باڵێن داخراوە، بۆ کچێکی ئەفغانی بگاتە پلەیەکی باش و بەشدار بێت لە ئۆلۆمپیاد زۆر گرنگە کە بتوانێت بەسەر ئەو نەهامەتیانە سەرکەوێت. و باسی کچێکی ئاواری ئەفغانی بکەین کە بە ناوی مەرزیە حەمیدی لە شاری پاریسی فەڕەنسا ئامادەکاری بۆ بەشداری ئەکات لە ئۆلۆمپیاتێک هاژە کە پێوەستە بە هونەرە جەنگیەکان. لە یاری تایکواندۆ بەشدارەکات لەبەرەوەی کە مەرزیە ڕێگەی نەیاوە کە ئاوارەی دووری لەگەڵەوەی لەوێ هاتووە بە دۆخی خراپە تێپەڕیوە دوور لە کەس و کار و شوێنی خۆی، هەمووەمانە ڕێگر نەبووە لەوەی کە ناوی خۆی وەک پاڵەوانێکی تایکواندۆ لە ئۆلۆمپیاد بنەخشێنێت و بەشدار بێت. ئاوارەی و دووری لە وڵات و کەسوکارەکەی نەبووەتە ڕێگر لەوەی مەرزیە حەمیدی کە کچە پاڵەوانێکی ئەفغانیە لە یاری تایکواندۆ پەرە بەتواناکانی بدات و بەشداری ئۆلۆمپیاتی پاریس بکات. مەرزیە ئێستا لە پاریسی پایتەختی فەڕەنسا لەگەڵ ڕاهێنەرەکەی ئامادەکاری بۆ بەشداریکردن لە ئۆلۆمپیاتی پاریسی ساڵی 2024 دەکات وەک یاریزانێکی تیمی ئاوارەکان. من خەڵکی ئەفغانستانم و لێرە ئاوارم. من لە ئێران لەدایک بووم و لە ساڵی 2020 پەیوەندیم بە تیمی تایکواندۆی نیشتیمانی ئەفغانستانەوە کرد. لە دوای کەوتنی کابول و هاتنی تالیبان بە یارمەتی حکومەتی فەڕەنسا هاتم بۆ پاریس. ئێستا لەگەڵ تیمی فەڕەنسا ئامادەکاری بۆ ئۆلۆمپیادی پاریس دەکەم. ئەو کچە ئەفغانیە بێماندوو بوون بەردەوامە لە مەشقوو ڕاهێنان بۆ ئەوەی وەک ئاوارەیەک لە ئۆلۆمپیاد دەستکەوتێکی گەورە بەدەست بهێنێت. ڕاهێنەرەکەشی سەرسامە بە کۆڵنەدانی مەرزیە، سەرباری دوورکەوتنەوە لە کەس و کار و وڵاتەکەی، بەڵام خۆڕاگری و ئامان جوای کردووە بەردەوام چاوی لە ئاسۆ بێت و بیەوێت وەک پاڵەوانێکی تایکواندۆی ئۆلۆمپیاد ناوی خۆی لە مێژوو بنەخشێنێت. مەرزیە لە مامەڵەکردن لەگەڵ دۆخ و بابەتەکان جیاوازە. کاتێک تۆ بیر لەوە دەکەیتەوە ئەو بەچیدا تێپەڕیوە سەرسام دەبیت. یاریزانەکانی دیکە تەنها سەرنجیان لەسەر وەرزشکردنە، بەڵام مەرزیە جیاوازە و کۆمەڵێک ئازاری بیریان لێ بکاتەوە. ئەوەش وا دەکات لەوانی دیکە جیاوازتر بێت. مەرزیە نمونەی سەدان کچی ئەفغانیا کە لەگەڵ گەڕانەوەی تالیبان بۆ ئەفغانستان و کۆنتڕۆڵکردنەوەی دەسەڵات هەڵهاتن و وڵاتی خۆیان بەجێهێشت، چونکە گەر بمایەتەوە ڕێگری لێ دەکرا خەونەکەی وەک پاڵەوانێکی تایکواندۆ بەدی بهێنێت.
لانێکی تری ئەم کارانە هەیە سەرکێشی بە یاخود حەز و خولیا بێوەیە کە بێمەترسیش دەرناچی یاخود بێ پێکان دەرناچی چونکە زۆر جار لە کاتی وەرزشکردن یان جوڵەیەکی ناسایی ئەگەری هەیە کە تووشی پێکان و تەشەنوجێکی قورس ببین. بەڵێ جا هەندێک جاریش جگەل لە پێکان ئێمە وەرزشێکەکەین ئەمانەوێت لەش سازی بکەین. ئەمانوێت ماسوولکە دروست بکەین لە هەمان کاتیشە هەندێک ڕاهێنان هەیە گەر بە هەڵە بیکەین هاژە تووشی پێکان ئەبین بۆیە پێویستەکە ئێمە بزانین بە چ شێوەیەک وەرزشەکەین دروستە هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە 10 خولەک بۆ 20 خولەک ئەگەر وەرزش بکات زۆر تەندروستە بێ بەڵام بێ بزانین چۆن بیکەین چی بخۆین چۆن ڕاهێنانەکان بکەین. لەبەرەوەی کە زۆر جاریش تووشیە و تەشەنوجە قورسابی بەهۆی وەرزشەوە و کاتە پێویستە بە چارەسەری سروشتیە بێ و هەنێک جاریژە چیتە لای پزیشک و دەرمان و چارەسەرە پزیشکیەکانیش وەرەگریت. بۆم مەبەستا بابەتێکمان هەیە بینین و دواتریش قسەی زیاتری لەسەرەکەین لەسەر ئەم بابەتە ئەگەر بوەستین پێشەوە ئێمە میوانداری بەڕێز زەردەش محەممەدمان کردووە کە دەرچووی پەیمانگای ڤیتس لە هۆڵندا و ڕاهێنەری لەشسازی و نووسری پەرتووکی لەشسازیە ئەو پێمانەڵێ چۆن بتوانین ئامادەکاری بکەین زۆر چارەسەر بکەین. بەڕێز زەردەشت لە ستۆدیۆ میوانمانە بەخێر هاتی بەیانیت ڕۆژێکی باش بۆیەوە. ئەویش پەرتووکەکەیە کە لە بەردەستی منە پێش ئەوەی کە لەگەڵ بەڕێز زەردەشت دەستکەین بە گفتوگۆ من گرتم بەدەستم و سێرم کرد پەرتووکێکی زۆر باشە بۆ هیوایم کە لە بازاڕەکان کەمێکی تر پرسیاری ئەوە شەکەین بەڵام پێش هەموو شتێک بزانین پێکانی ماسوولکەکان بە چی ئەوترێت هەموو وەرزشکارێک تووشی پێکانی ماسوولکە ئەبێت؟ بەڵێ بۆ هەموو وەرزشوانێک هەیە بەوەی تووشی پێکان بێتن بە تایبەتی ئەو ڕۆکە خۆراکان زۆربەی بە پێینی کیمیایی شتوا گەورە دەبێتن بۆیە ئەو کەم و کوڕیانە تووشی ماسوولکەکان دەبێتن یعنی زۆربەی ئەوانەی کە تووشی ئازاری جونگەکان دەبن یەکسەر بیر لە جونگەکان دەکاتەوە بەڵام ئەوە هەڵەیە دەبێت یەکەمجار بیر لە ماسوولکە بکەوە چکە ماسوولکە دەبێت تێر بکرێ بە تایبەتی زۆربەی ئەو گەنجانەی ئێستا ئەمن خۆم هۆڵی وەرزشیم هەیە ئەو یاریزانانەی کە دێنە لای من زۆربەی 100 زیاتر کەمی ڤیتامین دییان هەیە بێگومان ڤیتامین دی تەنها کارەکە ناکە دەبی مەگنیسیۆمیشی لەگەڵ بێتم ئیتر ئەو زانیاریانە دەبی ئەوەی پێشەوەی دەست پێ بکە خۆی بەسەر بکاتەوە سەردانی پشکنی بکاتن خۆی بپشکنی بزانی ڤیتامین دیەکەی چەندە ئاستی ڤیتامین دی نابی لە سی کەمتر بێ و نابی لە 70 زیاتر بێتن لەو نێوانە بیتن بەڵام ئەمە تێبینیم کردێ زۆربەی ئەوانەی کە هاچی من دەکەن یاخود باڵین لەلای من وەرزش دەکەن ڤیتامین دییان کەمە ئەویش هەستەکە چۆن دەزانی ڤیتامین دیت کەمە دەبینی سەر و ڕووی شێوەیەکی سپێکی ناشرینی هەیە یاخود دەبینی لە کاتی یاریکردن دەڵێ دەستی ڕاستم لە چەپەی بەهێزترا یاخود دەڵێ شانم کەت ناتوانم لە یاریەکە بەردەوام بم بۆیە دەبی سەرنج بدەینە سەر ماسوولکە چکە ماسوولکە کارەکەی ئەوە دەکاتن جونگەکان بەکاربێخێتن. باشە کاک زەردەش زۆر جار لە زۆر ئەنجامدانی وەرزش بە تایبەتەوانی کە بە قورسی وەرزشەکەن تووشی ئەو ڕەخبوونی ماسوولکەکانە بن یاخود پێکانێکی قورسە بن ئەمانە چۆن نەتوانن چارەسەر بکرێن؟ بەڵێ خۆی زۆر گرنگە ئەوانەی کە با بڵێن دانی پێدەندرێ بۆ کوڕاهێنەر کار بکاتن زانیاری هەبی لە ئەناتۆمی یاخ باڵێن تەشریح عەزەڵی ئەگەر تو زانیاری نەبی لە شێوازی کارکردنی ماسوولکەکان ناتوانانی کارەکەی خۆشت بەڕێوە بێ بۆ نمونە ئەوانەی کە قوڕس یاری دەکەن قوڕس مانەوەیە ئاسنێک هەڵگری یا قورسایەک هەڵگری لە توانای جەستەی خۆت زیاتر بیتن ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەو ڕاهێنەری کە سەرپەرشتی کارەکە دەکاتن ئەجە بۆیە زۆربەی ئەوانەی کە یاری دەکەن کە قوڕس دەڕۆن تووشی زۆربەی زار تووشی گوپ بوونی ماسوولکەکان دەکەن. یعنی چی؟ گوپ بوونی ینی با بڵین کاتێک کە خوێن دەوێتن بە ڕاحەتی خۆی هاتووی لە ناو ماسوولکەکە بکاتن دەگیرێ کاتێک کە گیرە ئێستا بۆ نمونە زۆربەی ئەوانێک کە ئازاری شانیان توش دەبی یەکسەر بیر لە شانی دەکاتەوە شان هیچ پەیوەندی بەوە نییە زیاتر ئازارەکە لە سینگەوە دەست پێ دەکا لە عەزەڵاتێکی پێ دەڵێن کڕۆکۆبرێکالس کە دەکەوێتە ژێرەوەی
پیرمان با بڵین ئەو ماسوولکانە تووشی کەم و کۆڕی دەبن هەروەک لە سەرەتاوتم لە خۆراک کاتێکەوە کەم و کۆڕی توش دەبیتن بێگومان ناتانی ئەرکەکە بەجێ بەجێ بکاتن ئەوە لایەک لایەکیش تەکنیکی هەیە لای تەکنیکی ئەوەیە تو دەبی بزانی گۆشەکانی کارکردن بۆ نمونە بەو شوەیەگە کار بکەیت بەو شوێ کار بکەیت بەو شوێ کار بکەیت هەرێکە زۆرە ڕێگایش تایبەتی خۆی هەیە ئەو ڕاهێنەر کاری ئەوەیە کاتێک کە ئەوانەی کە دەست پێ دەکەن دەبی بزانی چۆن ڕێنمایی ئەوەی دەکاتن کە دەست پێ بە یاریەکە دەکات باشە چارەسەرەکان چی بوو چونکە سۆڤان من ویستم زانم چارەسەری ئەوە چییە؟ بەڕاستی چارەسەرەکە ناڵم ئەگە خۆت نەتوانی خۆت بڵێن ڤیتامین دیەکەت دابین بکەیت ئەوە دەبی ڤیتامین دیەکە دابین بکەیت پاشەوەی ئەگەر با بڵێن ماسوولکەت تەواو بوو ڤیتامین دیەکەت تەواو بوو لەو کەم کوڕیانەت هیچ نەما دەمێنێتەوە سەر ئەوەی شێوازی یاریکردنەکە کاتێک کە توش دەبی شێوازی چارەسەریەکە دەبی ئەو ڕاهێنەری کە لێوێن دڵێە بزانی هۆیەکەی چییە ینی زانینی هۆیەکە قچە قوڵە ینی ئەگەر هاتووە من بڵێم تاو ئەو هابابی کاتن ئەوە نییە زۆر کەس تووشی با بڵێن ئازاری پشت دەبی من خۆم چارەسەر دەکەم ئەو یاریزانانی کە لە لای منن ڕێگا نادەم هۆڵەکە بەجێ بەڕی هەمان کات دەبی دەست بە یاری خۆی بکاتەوە زۆر کەس هەیە با بڵێن تووشی ئازاری پشت دەبی من زۆردا لە ڕێگای سکیەوە ساچی دەکەم ینی خۆش یاریزانەکە بم دەڵێ سکەکەم چ پەیوەندی بە پشتمەوە هەیە هەموو ماسوولکەیەک ئەگەر هاتو با بڵێن قۆڵمان پشتقۆڵشمان هەیە ئەگە پشتقۆڵ ڕێگا بە قۆڵ نەداتن یعنی ئەگەر بە ڕاحەتی خۆی کارەکە نەکاتن خۆشتر نەکاتەوە بۆی ئەو کارەکە ئەنجامدا ئەو کاتی قۆڵ تووشی پێکان دەبی بە هەمان شێوە پشت قۆڵیش ئەگەر بایسێپس یاخ با بڵێن قۆڵمان ئەگەر ڕێگە بە ترایسێپس نەداتن پشت قۆڵ ئەویش هەمان شێوە دەبین تووشی ئازاری ئەنیچک دەبیتن یاخود دەبینی هەیە زۆزار گلەی لە مەچەک دەکاتن لە چتمەچەکی تون دەبەسی لۆی با بڵێن یاریەکەی خۆی جێبەجێ بکە بەڵام ناوی بیر لە مەچەک دەوی بیر لە ماسوولکەکە پێوە باشکار زەردەشت بە چۆنەڵێ خۆمانەتر پرسیارەکە بکەم چونکە من یەکێکم لەوانەیە کە قەت ناتوانم 6 مانگ بە دوای یەکە لە هۆڵی لەش جوانی و لەش سازی و فتنس بەردەوام بم بەهۆی کارێکەوە بەهۆی مەشغەڵەتێکەوە 2 مانگ بەردەوامە بیمانگێک داوڕێ بەس هەر جارێکە داوڕێ و ئەگەڕێیتەوە ئەو تەشەنوجە هەموو گیان تەگرێت چارەسەرکردنی نازام هەژە ئەوە سە ڕۆژی یەکەمە بۆ حازرکەی بۆی کە ناتوانانی بە قادرمە یاسەر ناتوانانی بە قادر مەسەک ینی تۆ هەموو 2 مانگ 3 مانگ جار یازانی ئەمەد بەرامبەر دێتە پێش و ڕوبەڕووی ئەمە بیتەوە چی بکەین کارێک هەیە کە ئێمە بیکەین ئەو تەشەنوجە و ڕقبوونە کەم ترکەینەوە یان چی بکەین ئەومان توش نەبێت توشبوونەکەی باشە توش نەبوونەکەی باشە چی بکەین خۆی گرفتەکە لەوەیە ئەوەی کە دەست بە یاری دەکا ئەوها گەشتبینە بە یاریەکە وا دەزانی هەر کاتێک کە وازی هینایە ئەگەر ڕۆژێکم بستن وەکو ڕۆژی دوایەمین جار کە یاری کردی وایە بۆیە کاتێک کە یاری دەکاتن ناڵێم ئەوە هەموو ئەرکی ڕاهێنەرە دەبی خەڵکی ڕێنما بکە بەڕام بەداخەوە ئێمە دەبینی زۆربەی جارکە ئەو کەسێکە خۆی بەڕێوە دەبا کۆرس لە لای خۆی دەنووسی پرس بە کەس ناکە زۆردار لە هۆڵەکان یعنی ئەو کاتێککە ئەوەی بەرپرسیارەکە ڕوبەڕووی نابیتەوە تقریبا ئێستاکە قسەک زۆربەی بوتە مادی شتێک هەیە ناوی لێ ناوی VIP بەڕاستی بەڕای من باشە منەڵە مەبەستمەوەیە ئەمە ئاساییە چونکە کە ئەچی ئەڵێ هەموو گیانمێشێت خوا تەمرینی قورسم مێرێ ئەڵە زۆر تەبیاوە ئەسان ئیشی کردووە ماسوولەکەەکانی تۆ زۆر باشەکەواتە ئەمە تۆ وەرت گرتو ئەوەی کە من داومە پێت شتێک نییە ئەمەمان بۆ تۆزە خاوکاتەوە با خۆی دەبی قۆناغەهەبی من لە هۆڵەکەی خۆم ئەوانەی کە دەست بە خۆلاوازکردنەوە دەکەن یاخود با بڵێن کە دەست بە یاری ڕۆیشتن و پاسکی لێ خوڕێن و یاخود کرۆز دەکەن ئەوانە دەبی بەرنمەیان هەبی بەرنمەکە نابی بڵێ بڕۆ 10 دقەلەوە کار بکە پاشان 10 دقەوە لێ خوڕێ یاخود 5 دقەوە لێ خوڕە ئەوها نابی خۆی دەبی تێستات هەیە تێستی بەرەملێن ئاستران پێ دەڵێتن دەڵێ سەرەتای 3 خولەکی یەکەم لەسەر خێرایی 4 لێ خوڕە پاشان
بووە دقەی چوارم بیکە بە 5 پاشان بگەڕێەوە سێ کاتێک کە دەگەڕێ سێ ماسکەکەت حەوانەیەک توش دەکاتن یعنی وەکو بڵێ ماسکەکە ئەوەی پێویستی بیتن ڕای دەچێشتەوە کارەکەی بۆ دەکاتن پاشان دەتوانانی پاش ئەو 5 دقەیە دەتوانانی بڵێ بیکە بە 6 یعنی تاو بدە ماسوکەکە بەڵام دووبارە دەتوانین بگەڕێەوە چوار بەڵێ یاخود تووشی هەورازی دەکەی هەورازکردن لە ئامێر ئەگەر لە ئەتوو بڵێن لە 0 یەکسەر بیکەی بە 7 بێگومان ئازاری تووشی ئازاری ئەژمەکان دەکاتن بۆیە دەبی بەرزیکەوە نزمیکەوە بەرزیکەوە نزمیکەوە بۆ شوێزی تر بەرنامەی تایبەت هەیە جێبەجێ دەکەیت باشە کاک زەردەش جیا لە هۆڵەکانی وەرزش ئێمە ڕۆژانە لە ماڵەوە کار و چالاکی ماڵ و ئیش و بە تایبەت خانمان کە دەستێنە شتێکی قورس لە کاتی ئیشکردن جاری وایە بتڵە غازێک بەرزەکەنەوە شوێنێکی جستیان تووشی ڕقبوو نەبێت یاخود سستبوو نەبێت ئازارێکی چەند ڕۆژەی پێوە بێ ئەمە لەم کاتە چۆن لەش سازی بۆ بکرێت چۆن چارەسەری بۆ بکرێت بەڵێ بتڵەغاز هەڵگرتنی بتڵەغاز تو ینی مەزبوری بەلایەک هەڵیگری کاتێک بەلایەک هەڵی دەگری ئەو قورساییە تەرازوی نییە بۆیە کاتێک کە هەڵی دەگری باشترە بە شێوەیەک هەڵیگری شێوەی پشتت بەلا نەکەوێ بۆ نمە بە ناوەند هەڵی دەگری بە ناوەند هەڵیگری وەکو باڕێن بە تریق بڕۆی بۆ شێوەیە باشترە ئەوە بۆ مەودایەکی کورت بەڵام ئەگەر هاتوو بەلاتە نیشتێک هەڵیگری ناتوانانی بکەیت بەڕاستی ئەم شیستاکە سەیراگە پێت بڵێم پێشوێ بتڵە غازە کارگری بڕۆی سپۆرت بکەی و زەبستی بتڵە غازە کارگری بتڵە غازیش بەڕاستی قورسایەکەی زۆرە ینی کەم نییە شەرت نییە بتڵە غاز زۆر جار لە من ینی تووشەوە بووم لە پاکردنەوەی ماڵ لە کاتی ئەو فڵچە بەکارهێنان ئەمانە هەمووی واد لە یەکا کە قۆڵت شانت پشتت سکت تەشەنوج بکە ڕاستە ئەوزایتر ئەوە چارەسەرکەوەیە تۆ دەبی وەرزشوان نەک بڵێم وەرزشوان بی بەرنامەی وەرزشی ڕۆژانە بی لە لای تو ئەگەر تو وەرزشوانێک بی بڵێن بەیانیان بۆ چارێگەک بۆ نیو کاتژمێر ڕاکردن بکەی یاخود جولە بکەی جولەی سوێدی هەیە بیکەی ئیتر تو جەستت بەردەوام ئامادەیە بۆ کارکردن بەڵام ئەگەر لە پڕە کارێکی بێ بکەی بە تایبەتی ئافرەت کاتێکە لە ماڵەیە ئافرەتی ئێستامان وەکو ئافرەتی جاران نییە خاوەن خانووی 400 متری یان 500 متری بی باسی زۆری نەی دەکەم دەبینی لە ناو 100 مترێک دەژی نە هەتاوی پێدەکەوی نە مەجای جولەی تێدایە هەر وەکو ئەو بلبلەوە کە لە قەفەسێک دایدەنەی تر مەزاری جولەی زۆر کەمە دیارکراوە بۆیە باشترە هاتووی پارکەکان بکەن ئەگەر تەنها بە ڕۆیشتنیش بی هەر باشە بۆی خود لێ بە دوور بێت باشە کاک زەردەش با وەکو دوا پرسیار بمە سەر ئەوەی کە هەموو ئەمانە باس دەکەین بۆی کە تووشی تەشەنوج نەبین تووشی پێکان نەبین بەڵام حاڵەتێکی تر هەیە کە زۆر مەترسیدارترە کە هەمووی ئەمانە ڕێگری لێ ئەکرێ بۆی کە تووشی ئەوە نەبین کە ئەویش پچڕانی بەستەرەکانی ماسوولکەکانە لە چ حاڵەتێکا تووشی ئەو پچران نابێت کە تەمەزوقیشی پێوترێ بە زمانە گشتەکەی لە هۆڵە لە ژوانەکان چی بکەین تووشی ئەوە نەبین و ئەگەر توش بووین مەترسیەکەی چییە؟ بێگومان ئەوەی مەترسی تەمەزوق پوششی گەلە گەورەیە ینی بچوک نییە بە تایبەتی ئافرەت کاتێک دەبینی دەست لە شتێک ڕادەوەشنی جولەیەکی لە ناکاو دەکاتن ئەوە وا دەکاتن ماسوولەکە پێڕانەگا خۆی ئامادە بکە بۆ کارکردنەکە بۆیە ئێستاکە لە وەرزشوانەکان دەڵێن پێشەوەی دەست بە یاری بکەی خۆت گەرمکە مانای چیەکە خۆت گەرم دەکەی خۆت گەرم دەکەی کاتێک کە فەرمانەکە لە مێشکەوە دەڕوا دەبی ماسوولکە جێبەجێ بکە ئەگەر ئەتوو خۆت گەرم نەکردی ماسوولکە دوا دەکەوی لە جێبەجێکردنی ئەوەش کاتێک کە توش قورسایەکەت لە دەستگرتی یاخود هەشتێک لە دەستگرتیبی پێڕاناگاتن ئاکارەکەت بۆ ئەنجامداتن مەسلەی تەمەزوق بەڕاستی چارەسەریەکەی ئاسان نییە بەڵام ئایا تەمەزوقە زۆربەی جار ناو لێ دەندرێت تەمەزوق یاخود با بڵێن ئیتیهام دەکرێت بەوەی بەڵێن تووشی تەمەزوق بووە زۆربەی جار وان نییە تووشەکە زۆر لەوە ئاسانترە ئەمن ئامۆژگاری دەکەم زۆربەی ئەوانەی کە تووشی ئازاری وەش خۆت گوتنی شاین دەبی یاخود قۆل دەبی یان پشتی دەبی خۆی
بپشکنی بەچی بە شێلان کە وا دەکاتن خوێنەکە بۆی بچیتەوە بۆی ماسوولکە نەرم بیتەوە یەکسەر پڕ نەداتە دکتۆر خۆی مەڕێن ئاو گەرم بە خۆی دا بکاتن ئەوانە وەکو سەرەتایی بەڵێ کاک زەردەشت ئێمە دەستخۆشیت لێکین بێگومانە و زانیاریانە زۆر بەسوودن ئەوەی کە نەمانتوانی لەم پرۆگرامە زیاتر باسی بکەین بەڵام لەم پەرتوکەی جەناب تا هەیە کە باسی یاری لەش جوانی یاری ئاسنەکات پێکاتەی ماسوولەکان چۆن و خۆراکەکان چوری ڤیتامینەکان ئەمە کاک زەردەشتی ئەتوان لە بازاڕەکان دەستان بکەوێت ئەگەر نەمانتوانین لە پرۆگرامێکی ئاوا تەواوی ئەو وەڵامانە بە هاوڵاتیان بدەین ئەواتوان لە ڕێ ئەم پەرتوکەوە ئەو وەڵامانەتان دەستکەوێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس بۆ با باسێکی پشیلەکەی بەریتانیا پشیلەکەی کۆشکی سەرۆکوەزیران بکەین کەویش لاریە بەناوبانگترین پشیلەی بەریتانیایە و بەرپرسی سەرەکی ڕاوەدونانی مشکەکانە لە چواردەوری ئۆفیسی ژمارە 10 سەرۆکوەزیران جارجارە لەسەر مۆبیلیاتە ئەتەکێت و گرانبەهاکانی ئۆفیسی سەرۆکوەزیرانیش لێ خەوێت و پشوویەکی شەیەت. جا تۆ لە ژیانی پشیلەکان زۆر باشترە زانی چونکە پشیلە دەیە ئەو پشیلەکەی تۆش هەمان شتەکات خاوەن ماڵە لەسەر لە کوێ زۆر ڕازانخۆش بێت چ شتێک تازە داینی ئەو یەت لەوێ لەوێ دانیشت. آخر هەر اینجا ئەوە نەماوە هاژە پشیلەکە داوای خواردن بکەن بە دیلیڤەری تر پاش یانیەوە بە شێوازێکی ترە داوای ناکە بەڵام ئیتر کە ئەو خواردنی خۆی نەویست بیخوا گەر بمرێ لە برسان نایخوات جا نازێکی زۆریشیانە نازێکی زۆریشەکان من هەر جارێکیش بچم بۆ لای هاژرە لە ترسی پشیلەکە ناوێرم بچمە ژوورە تا پشیلەکە نەخاتە ژوورێ لە بەر من جا هەر ئەوەنەی کە ئەم پشیلانە بەو شێوەیە ڕەفتارەکەن بوونەتە جۆی سەرنج بۆ خەڵکی بەگشتی ئێمەش لەم بابەتە ئەو بابەتە سەرنج ڕاکێشەتان بۆ دەخینە بەرچاو بیبینیت پێکەوە. لەلایەن ئەفسەرەکەوە لە بەردەم دەرگای ئۆفیسی ژمارەدەی شەقامی داونینگ لابرە ئەمە ئاماژەیەکە بەوەی کە میوانێکی گرنگ بەڕێوەیە. هەرواش دەرچوو جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بە سەردانێکی فەرمی گەیشتە ئۆفیسی ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی بەریتانیا. لاری بەناوبانگترین پشیلەی بەریتانیایە و بەرپرسی سەرەکی ڕاوەدونانی مشکەکانە لە چواردەوری ئۆفیسی ژمارەدەی سەرۆکوەزیران لە شەقامی داونینگ. وای مەبینن کز و خەواڵوە بەڵام 5 سەرۆکوەزیرانی بینیوە و هێشتا بەتەمانیە دەستبەرداری ئەرکەکەی بێت. ساڵی 2011 لەلایەن دەیڤید کێمرۆن سەرۆکوەزیرانی دەست لە کارکێشاوی بەریتانیا بۆ یەکەم جار هێنرایە ئۆفیسەکە و لەو ڕۆژەوە زیاتر لە 100 سەرکردەی باڵای جیهانی بینیوە. بە کورتی دەکرێت بڵین ئاست باڵاترین پشیلەی جیهانە و زیاتر لە سەرۆک وڵاتێک بەرپرسە باڵاکانی جیهانی بینیوە. هەڵسوکەوتەکانی لاری تەنیا لە بەریتانیا دەنجی نەداوەتەوە بەڵکو بووەتە جێگەی بایەخی میدیا جیهانیەکان. باکی بە هیچ نییە چێ دێت چێ دەڕوات ئەو خەریکی ئەرکەکەیەتی و زۆرترین کاتیش پاڵی داوەتەوە و چاودێری ناوچەکە دەکات. تەنانەت لە کاتی سەردانەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووتری ئەمریکا بۆ ئۆفیسی ژمارەدا لە لای لاری نەباب و نەباران خەریکی خۆخاوێنکردنەوە بوو. بەر لە لاری پشیلەیەکی دیکە بە ناوی ئەمفری هەمان ئەرکی هەبوو. ئەمفری ساڵی 1997 خانەنشین کرا و ساڵی 2006 مرد. ماڵپەری فەرمی حکوومەتی بەریتانیا دەڵێت لاری سەر تا پای ڕۆژەکەی بە سڵاوکردن لە میوانەکان چاودێری و بەرگریکردن لە کاتی بوونی مشکەکان و تاقیکردنەوەی مۆبیلیاتی ئەنتیک بە مەبەستی خەوتن لەسەری بەسەر دەبات. بینە سەر بابەتێکی کۆمەڵایەتی ئەویش چۆنێتی مامەڵەکردنە لەگەڵ کەسانی دڵناسک و هەستیار ئەگەر پێ بکەنی وازانێ گاڵتە بۆوەکەی ئەگەر عاجزەبی و بێدەنگە بێڵەوە بۆ لەگەڵ منە قسە ناکەی ئەگەر گاڵتەی لەگەڵ بکێڵێ ئەو بە من ڕابێری هەژە زۆر مشکلێ لەگەڵ ئەو جۆرە کەسانە ڕەفتارکردن. زۆر جار خۆشیان بە پێچوانەوەن هەموو ئەو شتانەکەن بەڵام بە ئێمە زۆر وردەکاری نەڵین لەسەری هەتا ئەو کاتێک کەسانی شارەزا
پێویستەکە لەسەرم بابەتە قسەکەین چونکە زۆر جار ئێمە ڕفتارکردنیشمان لەگەڵ ئەوان لەوانەیە کاردانەوەی خراپ بێت ئەو ڕەوشتەی ئەو درێژە پێ بدات و خراپتری بکات پێچێت ینی تو ئەگەر لەسەرەوە بەردەوام بی جیاوازی لەگەڵا ینی جیا لە ڕئی ئەو کاردانەوەی لە بگەڵکەی لەوانەیە و سوور بێت لەسەر ئەم بابەتی خۆی لەسەر ئەم ڕەوشت و ڕفتاری خۆی باشە هەرواشە بێگومان ئەگەر ئێمە ددانێکمان ئازاری هەبێت ئەگەڕین بە دوای چارەسەرێکا بۆی ئازارەکە دیارە و دەرەکەوێت بەڵام هەندێ ڕفتار هەیە لە ناخ و لە دەرونی ئێمە نە ئازاری هەیە نە ئەبینرێت نە هیچ شتێکی تر بەڵام بێ زۆر زیرەک بین بزانین چۆن ئەتوانین دەرمانی ئەم شتە بکەین و وانەکات کە ڕیفلکسی بەرامبەرەکەمان کارەکەی ئێمە کە کردومانە ڕفلکسێک لەومان بۆ بداتەوە کە ئیتر تووشی بەرپەرشدانەوەکە ببوەستین چۆن ها دەست بەرگەرمایەکەکەوێت گەرمە ئیتر لی نزیک ناکەیتەوە هەندێک کەسی شوایە بۆ خۆی ئەبینی کە تۆ ناتوانانی لەگەڵ یا گفتوگۆ بکەی لەگەڵ یەکەم بەرکەوتو ناژابینی زۆر بە جۆرە ڕفتارت لەگەڵەکات لێت ڕنابینە یاخود وەکوانی کەوتمان پێ بکەنی پێی ناخۆشە عاجزبی پێی ناخۆشە ئیتر چۆن لە هەستیارن بە هەموو ستۆپێکی بۆ ئەەکەیت بۆیە ئێمە میوانداری ڕاهێنەرێکی تایبەتمان کردووە کە ڕاهێناری گەشەپێدانی خودیە ئەویش بەڕێز ئاکام عمەرە و لە ستۆدیۆ میوانیەمەیە کاگاکەم بەیانیت باش خێر هاتی کاگاکەم ئێستا ئەم بەیانیە گەرمە سوعبەتێ لەگەڵ تۆیا بکەم بڵم زوو هەستایی بڵم شتێکی وە ئەبێ چۆن کاردانەوەت هەبێ بۆ نمونە بە میزاجی خۆت جوابم بیتەوە یان ئەتیادی لەگەڵ منە بۆ کەشەکە خۆش بکەین زۆر سپاس بۆ میوانداریە پەیوەندی لەگەڵ دەوروبەرە وەکو دنیای هونەر وایە چۆن دنیای هونەر با بڵێم زانستی زۆر تایە تەکنیکی زۆر تایە ڕیتمی زۆر تایە تا شارەزایت قوڵتر بێتایە ئەوەندە تۆ ئاسانتر ئەتوانی بگەیتە بەرامبەر باش تەنها بۆ ئەوە ناکە من ئایا هەستیارم یا هەستیارم من ئەگەر خاوەنی هەر زۆرە تەبعێک بم پەیوەندیکردن لەگەڵ مندا هەر تەکنیک و هونەری خۆی دێ بەڵام پرسیاری زۆر زۆر گرنگ ئەوەیە ئایا من بەردەوام لەسەرمە خۆم بگوجێنم لەگەڵ تۆ جاوە ئێمە ئەمانویستە و پرسیارە و لێ بکەین نەکتۆ پرسیاری لێمەسارکی زۆر گرنگە چون هەمیشە بۆ خۆمان دا ئەمێنین کاممانین کە کاممان ئاراستە ڕاستە ینی ئەبێ مەجبورم من خۆم بگونجێنم لەگەڵ هەموو کەسێک بزە پرسیارێکی زۆر گرنگە ئەمە لە زانایەکیان پرسیوتیان پێمان برێ کورتترین و گرنگترین ڕێگا بۆ سەرکەوتن چییە؟ ئەو وتی ئەوتان پێ ناڵێم پێتان ڕێم ڕێگایە کە بە گرنگی وەکە ئێوە فەشەل بێنن چییە؟ ئەگە ئەوم پێتان ود لەوە دوورکەونەوە ڕێگاکانی تر بۆ سەرکەوتنە بابزانی کورتترین و گرنگترین ڕێگا بۆ فەشەل هێنانی تۆ ڕازیکردنی هەمووانە دروست کاتێک دەتەوێت هەمووان لە خۆت ڕازیکەی ئەوە ڕێگایکی حتمیە بۆ ئەوی تۆ فەشەل بێت چونکە لەو پەیوەندێدا ئیلا تۆ تاوایتەوە تۆ توایتەوە نماوی مادام من ئامادەم لەسەر حسابی خۆم هەمووان ڕازیکەم کەواتە من ون بوومە لە پەیوەندێکە لە معادلەکەی چونکە ممکن نییە من ئەو کاتە دەبێت من مەبادئی خۆم و قێمی خۆم و ئەفکارەکانی خۆم هەموو لەدەستدا بێت شتێک هەیە لە زانستی پەرەپێدانی خوددا پێ دەوتێت تەوکیداتە ذات چۆن خۆت ئەسەلمێنی چۆن دڵنیایی دەدەیتە خۆت و دڵنیایی دێتە بەرامبەر مەثەلەن با من نمونەیە بێنمە من لە پەیوەندیەکە شتێکم بەدڵ نەبوو دێمە ماڵ بۆڵە بۆڵەکەم بەس لە شوێنی خۆیان نەمگوت لە بازاڕە لای ساڵۆنەکەم لای حەلاقەکەم شتەکەم بەدڵ نەبوو بەڵام لەویتم نەوت بۆی دڵی نشکێنم بۆی ڕازیکەم هاتمە نەماڵە بۆڵە بۆڵەکەم کرد من تەوکید داتم لاوازە بۆی ئێمە بەردەوام چمان پێوتراوە ئێمە فێرەکرین مراعاتی بەرامبەرکەین ڕەچاوی بەرامبەرکەین لەسەر حسابی خۆمان باش کاگاکەم ئێستا بەم وەڵامەی وای کرد بڵین تەواوی وەڵامی هەموو ئەو بابەتانەمان وەرگرت کە ئەوە نەپوختە بابەتەکە کە ئەو ئیشارەت بەو نمونەیە کرد وا ئەکات تۆ ئیتر لەو بازنەیە دەرنەچیت هەموو کارەکان لەسەر خودی خۆت بکەی کەسی بەرامبەر بۆت گرنگ نەبێت کە چۆن لێکدانەوە بۆ شتەکانی تۆکە بەڵام لەگەڵ ئەوەشە وەک خۆت باست کرد تۆ کەسەکە زۆر خۆشەوێت ناتوانانی هەموو شتەکان تەوکیدات هەر بە بەردەوام لەسەر خۆت تەوکیدات هەندێک جار حەزەکەی ئاراستەی بکەی ئەمە ناکرێت من قوبوڵیەکەم خەڵکێکی تر قوبوڵی ناکە ڕەنگە کوڕی من بێت ڕەنگە برای من بێت هاوسەری من بێت چی بکەین کە ئەو کەسە وانە بێت لەگەڵ خەڵکی دەرەوە چونکە ڕەنگە یەک دوو جار بەرکەوتەی لەگەڵەوانە هەبێت ڕاست ئێمە دەبێت هەمومان لەسەر ئەساس لەسەر معدەنە پلێتە ئەسلێکە یەکتری ڕابێنین یعنی ئەگەر من تۆ قەرارە بێکەوە هاوڕێتیمان هەبێ پەیوەندیمان هەبێ کوڕ و باوکین کوڕ و دایکین خوشک و براین لەسەر ئەساسە ڕابین تۆ ئەم
تەبیعەتە تایبەتی کە هەتە ئەم سروش تایبەتی کە هەتە ئەبێت تا ئەو شوێنە و مارەسەکردنی پێ ئاسایی بێ کە تەجاوز نەکات سەر مافەکانی من و تایبەتمەندیەکانی من چونکە مرۆڤ لە پەیوەندیە دوو خاڵ هەیە ئازاریەدا یەکەم زۆر ڕخنە لێگرتن دووەم تێکەڵاوبوون لەگەڵ خصوصیاتی خۆی یعنی ئەگەر ممارەسەکردنی ژیانی تۆ وای کرد تێکەڵاوی خصوصیات و تایبەتمەندیەکانی من بوو ئەگەر ئێمە لە ماڵۆژ پێکۆژێن لێرە دەبێت ڕێگایەک سنوورێکدا بدەین نابێت لەوە زیاترین ممارەسەکردنی ژیان من ئازادم لە فعل و لە قەول یعنی لە قسەکردن و لە ڕەفتارکردن بەو مەرجەی ئەدەبی تیابێ یعنی ئێستا ئێمە دوو کەس پێکەواژین دوو هاوڕێن من ئازادم لە بیرکردنەوە لە قسەکانم بەڵێ بەڵام لەو شوێنەی کە قسەکانی تۆ ئازار و ئەدە بەشکێنێ ئازاری منەدا و ئەدە بەشکێنێ ئێرە پێ ناوترێ ئازادی تۆ ئەو مافەت نەما کەواتە لە پەیوەندیکردنا لەگەڵ یەکتریە بەڵێ ئێمە دەبێت ڕەچاوی بەرامبەرکەین بەڵام تا چ سنوورێک زۆرترینی پەیوەندیەکان لەسەر ئەساسی شکاندنی یەکێکمان یان تەنازولکردن و لە دەستدانی پەیوەندیەکان یەکێکمان لە دانراوە یعنی من بەردەوام ناچارومە ڕەچاوی تۆ بکەم بۆی تۆ بە ئیسراحەت بژی بۆی تۆ بە ئاسانی ممارەسەی حیاتی خۆت بکەیت پەیوەندیی هەڵەیە مەسەن لە بەشی زۆری لەناو کۆمەڵگای کوردیە دایک بەردەوام قوربانی دەر بۆ منداڵ بۆ نمونە ڕاست باشە دوای ئەمە ڕەنگە ئەمە چێژ لەمە ببینێ بەڵام ئەمە لە ئەساسدا هەڵەیە لە ئەساسدا ئەمە هەڵەیە گرنگ وایە پەیوەندی نێوان هەردوو کەسێک جاگە پەیوەندێکە خۆڕستک بێ یا پەیوەندێکی ئاسایی بێ پەیوەندێکی خۆشەویستی بێ نەک تەعەلوق نەک هۆگری فەرقیان چییە پەیوەندی خۆشەویستی ئەوەیە کە من تۆم وەکو کیانی خۆت خۆشەوێ منش وەکو کیانی خۆم دەمێنمەوە لە کاتی پەیوەندیماندا و چێژبەخشینش بە یەکتریدا کیانی هەردووکمان وەکو خۆی دەمێنێتەوە من تۆم ناوێ بۆ مەرجەی تۆ خۆت لە دەست بدەی لە بەخاتری من یا من دەبێت خۆم لە دەست بدەم لە بەخاتری تۆ ئەوە پەیوەندی هۆگریە مەثەن ئێستا ئەگەر تەوقە بکەین هەردوو لامان لە شوێنی خۆمانەوە تەوقاکەین و ئیحساس و سۆزش بۆ یەکتر گوازینەوە بەڵام ئەگەر من تۆ ڕابشەشم بۆ لای خۆم ئەوە هۆگریە من تۆزە دەستم بەردەم تۆ بەرەبیتەوە هەموو پەیوەندێکی هۆگری تەمەنیان کورتە هەموو پەیوەندێکی هۆگری ئیعتیماد دەکاتە سەر یەکێک لە لایەنەکان لایەنێکیان پاڵداوەتە سەر لایەنەکەی تکە هەموو پەیوەندێکی هۆگری بەردەوام تۆ خەریکی ڕازیکردنی ئەوی تری یەکیان قوربانی دەر یەکیان دەبێت دڵی ڕازی کرێت ئەگەر 100 جار دڵی ڕازیکەی یەک جار بەدرینەکەی ئەکەوێت پەیوەندێکە زۆریشمان هەیە لەو بابەتانەکە ڕۆژانە ناو کۆمەڵگە ڕوادا بۆیە پەیوەندی هۆگری هەندەی نزیکە لە نەخۆشی دەرونی هەندە پەیوەندێکی تەندروست نییە باشە زۆر کەس هەیە کە خۆی حەزی بە گاڵتەکردنە بە کەیف خۆشیە ئەو کاتێک کە خۆی حەزی کرد لەگەڵ چواردەورەکەی جەوی هەیە ئیتر میزاجی هەیە بەڵام ئەو کاتێک کە خۆی جەوی نەبوو ئەگەر یەکێک لە دەوروبەرەکەی ئیتر نزیکترین کەسیشی بێت کەمترین سوحبەتی لەگەڵا بکات ئەو ئیتر دنیای لێهێنێتۆیەک و لێشی قوبوڵ ناکە ئەمانە ئێمە بێت چیان لێ بکەین بۆی زۆرجار حەزەریان لێکەین ئەڵێ مەیکە وازی لێبێنە ئەمە درێژە پێدەری ئەو ڕەفتارەی ئەوە یاخود بۆیە کە خۆمان بپارێزین خراپترین جۆرەکانی پەیوەندی ئەوەیە من مەحکوم بم بە میزاجی بەرامبەرمەوە مەحکوم بم یعنی من چاوەڕێکم ئەو میزاجی چۆنە من ئەوها خۆم بگونجێنم من ناچار نیم خۆم بگونجێنم لەگەڵ میزاجی بەرامبەرمە ڕاستە دەکرم ڕاعاتی کەم تەجاوزی نەکەم بۆ نمونە من ئەزانم ئەوە بەیانیان تووڕێ من بۆم نییە ئیستفزازی کەم بەڵام لەبەر میزاجی ئەو نابێ ڕیتمی ژیانی من تێک بچێ دوشتی جیاواز یعنی من لە ممارەسەکردنی ژیانی خۆمە ئەو ئیستفزاز دەبێ ئەو حڕێتی خۆیەتی ئەو دنیای خۆیەتی بەس من نەهاتوم تەداخلی ئەو بکەم و من سەبەب نیم بۆ ئیستفزازکردنی ئەو بۆیە مرۆڤ میزاجەکان لە دەوروبەرماندا بەردەوام هەن و زۆرن و ئیزعاسترینیانن چونکە دەبێت ئەگە ئەو دڵی خۆش بێت تۆش دڵت خۆش بێت چونکە ئەو جەوی هەیە دەبێت تۆش جەوت بۆ ببێتەوە ئەگەر ئەو بەڵام ئێستا پرسیار ئەوەیە ئایا من
سوعبەت بکەم و قسەی خۆش بکەم ئەو تووڕە بیکەم یانەیکەم طبیعی پەیوەندی لە نێوان دوو مرۆڤ ئەساساً لەسەر پەیوەندێکی سۆز دامەزراوە یعنی ئەگە سۆز و عاتفە لە نێواندا نەبێ پێی ناوت ئێستا پەیوەندی یان تۆ تەماشای پەیوەندی نێوان دوو هاوڕێکە سۆزیان لە بینیان نەبێ ئەم پەیوەندیە نا کە مادام ئەمە هەیە ئەبێ بەردەوام منش بیر لەوە بکەمەوە چۆن ئەمە گەشە پێ بدەم و بیهێلمەوە ئەم لینکە من دەبێ لە پەیوەندەکەمدا بەردەوام چێژ بەخشم و چێژ وەرگرم چونکە یاسایەکێ دەڵێ هەرچی پەیوەندیە لەسەر ئەساسی پێویستی دامەزراوە کاتێک کە من پێویستم بە بەرامبەرە ئەنجە پەیوەندی لەگە دروست دەکەم تەنانەت پەیوەندی ئێمە لەگەڵ خواشە لەسەر ئەساسی پەیوەندی لەسەر پێویستی من پێویستم بەخۆیە بۆیە پەیوەندیم لەگەری هەیە تەنها خوا پێویستی بە ئێمە نییە جا پێویستیەکانی ئێمە پێویستی دەرونین ڕاست پێویستی سۆزن باش من حەزم من ئێستا دڵم خۆشە حەزەکەم دڵخۆشیە لەگەڵ کچەکە وا بکەم جۆم بۆ ڕابگرێ ئەو پێویستیە باش کاگاکەم قسەیەکی کوردەواری هەیە ئەڵێ نە ئەوەنە شیرین بکە قوتە بن بتخۆن نەوەنش تاڵ بکە هەڵە بێننەوە ڕاگررتنی ئەو هاوسەنگیە بۆ یەکێکی وەکو من کە دایکم یەکێکی وەکو من کە هاوسرم کە خۆشەویستم چۆن ئەو هاوسەنگیە ڕابگرم چۆن بتوانم کەسی بەرامبەرم بەوە ڕابێنم کە من بۆ خۆم کیانێکم هەیە نە ئەوەندە شیرین بم کە قوتم بعد کە دوای یەک شتی بەسیتیشم لێ قوبوڵ نەکات نە ئەوەنەش تاڵ بم کە نەتوانێت لەگەڵ من ڕۆژانە تەعامل بکاتیتر بە دوای بەدیلا بگەڕێ بە دوای کەسێک بگەڕێ کە ئەو پێویستانێک کە هەیەی لە من دەستی ناکەوێت لە کەسی تر دەستی کەوێت زۆر جار قسەکردن لەم بابەتە کۆمەڵایەتیە دەرونیانە ڕەهەندی ئابووری وەرگرتیە ئێستا من نمونەیەکم بۆ دێنمەوە باسکردن لە باسی ئەتەکێت چۆن مامەڵە بکەیت و لێرەدا چۆن دابنیشی و لێرە چۆن هەڵسوکەوتوی هەموو ئەو قسانە لە ڕووی اقتصادیەوە بۆ ئەوە کراوە تۆ چۆن بتوانی بەرامبەر لە خۆت ڕازیکەی چونکە بۆ دایما بەرامبەر وەکو کەستەمەر تەماشاکرا وەکو زەبوون لە زمانە عەرەبیەکەیە لە پەیوەندە عەرەبیەکەیە دەڵێ چۆن دڵی بەدەست دێنی تا ئەوەی لە جیرفانیەتی دەری بێنی هەموو ئەوانە من ئەوم پێ هەڵێ ئەوە بابەتێک نییە پەیوەندی بە تەتویر ذات و گەشە پێدانی خودەوە هەبێ ئەو جەنابەت باست کرد ئایا من لەم پەیوەندیدا چۆن تەوازن ڕابگرم لە ئەساسدا ئەوەیە کە من یەکەم جار لە پەیوەندەکەدا ون نەکرێم من وەکو خۆم بمێنمەوە حتا ئەگەر ئەوەی بەرامبەرم کوڕەکەم بێ کچەکەم بێ ئەبێ بەشی ئەوە لە منبەرێ کە مافی خۆیەتی لە ڕعایە و لە چاودێری و لە پەیوەندی و لە سۆز کاتێک ئەوە باڵی شەشا بەسەر ئەوەدا کە من لە ناو بچم لەو پەیوەندێدا و زەرمەندی یەکەم من بم ئێرە نا پەیوەندێکی ناتەندروست دروست بێ ئێستاکانە من خەریک نیم بە هەموو باجێک بەرامبەر لە خۆم ڕازیکەم نەخیر بۆ نمونە ئێمە چەند فێری ئەوە کراوین بەردەوام بێدەنجی هەڵبژێرین بۆ چێ وتی وایە ئەخە پێیان وتی وەڵاهی ئەگەر قسەکردن لە زیو بێ بێدەنجی ئاو بەتایبەت لەسەر خانمان زۆر تەطبیق کراوە نەخێر یان نمونەیەترمان هەیە ناز کوڕی کچی شەرمن شارەیە هێنێ و کوڕی شەرمن شانەیەگە کوڕەکە نابێ هەر ئەوە ئەمە کولتورێکە هەر هاتووەکە ئەخێر بزانە چۆن دەبێت بێدەنجی بریتی بێت لە حەیە وە قسەکردن بریتی بێت لە بێئەدەبی بۆ هاوەسف کرایە دیارە هەر کاتێک کەسەکە پەنای بۆ قسەکردن بردووە و تەجاوزی کردووە نەخێر قسە بکەو بە ئەدەب لە هەر شوێنێک ڕوونکردنەوە پێویستە بیدەی بیدا بە ئەدەبەوە لە هەر شوێنێک مافت هەیە قسە بکە لەو کاتێک کە مافت هەیە و قسە ناکەی تەوکید داتت لاوازە ئەچتۆ لە خەوە ئەیبینی ئەچتەوە لە ماڵە پرتۆبۆڵەکانەکەی ئەچتەوە خەیاڵات بۆ خۆت دروستەکەی ئەمان هەم گرفتی دەرونی نەزانی دەبێم گرفتی دەرونیانە چاکەی بۆی لە شوێنی لە واقعدا لە شوێنە ئەسلەکەدا ئەم قسانی خۆت کردبووە کاتێک ئەمانە ناکەی ئەمە بە قەرز ئەچی خەریکی ئەم حسی ڕاعە نەفسی خۆتەبی یان دەچی خەونی پێوابینی لە خەوندا معالەجەیەکی پێویستی نییە لە شوێنی خۆتدا ئەمە بکە بێدەنجی بشکێنە بەڵام بێئەدەبی مەشکێنە هەر بە ئەدەب بە هەر لە کاتی حیوارکردندا ئەم سنوورانە پارێزە کاک ئاکام ئێمە خۆشحاڵ بووین قسەکانت گفتەکانت ئەوەندە خۆش بوو کە حەزمانە کرد بەردەوام بی لەسەر
وەکو هەمویان وەک ڕێنمایین هەڵبەت سپاس دەکەین کە میوانی بەیانی 24 بوویت. ڕێزدارم زۆر سپاس بۆ ئێوەش. هەرچەندە وێرانکاری ببێت لە شوێنەکە خەڵک پێی وایە خەڵک زیاتر لە یەک دوورەکەوێتەوە، بەڵام تا نەهامەتی زۆر بێت تا وێرانکاری زۆر بێت ئەبینین سروشتی مرۆڤەکان ئاوهان کە یەکسەر یارمەتی یەکتریەدەن ئەگەر لە هەر چین و توێژێکا بن. باسی گروپێک گەنجی ئۆکرانیەکەین کە بە شێوەیەکی خۆبەخشانە سەرقاڵی بنیاتنانەوەی ئەو خانوانن کە بەهۆی جەنگ و ڕوبەڕووبوونەوە وێران کراون. ئەم گەنجانە لە کاتی بنیادنانەوەی خانووەکانانی لەگەڵەوەی کە وێرانکاری ڕووی تێکردوون هەرەوەش نییە کە بنیاتێنێنەوە بگرە بە دڵخۆشیەوە کە جیاوازتر لە خەڵکانی دیکەم گروپە لە کاتی کارکردنا سەماکەن و کاتێکی خۆش بەسەرەبەن ئەنەوێت بەو ئامانجە کارەکانیان خزمەت بە وڵاتەکەی بکات و نیشاندانی توانای گەنجانیشە بڵێنێ مەم کاراکەین ئاوەدانی هێنین بە دڵخۆشیشەوە ئەیکەن. بەڵێ جا پێکەوە ئەو بابەتا بینین چونکە ئەمەش با بکەین بە یاسایە بخۆمان تو هەر کارێک کە پێویست بێت لە بەردەم تا ئەبێ بیکەی جا بە دڵخۆشی بیکە زۆر باشترێکە بە دڵێکی نامورتاحەوەی ئەگەر لە کارێکی بچووکی ماڵەوە بێت تا گەورەترین پرۆژە تۆ بیکەیت تو هەر ئەیکەی جا بیکە بە دڵخۆشی وەکو ئەمان بە شێوەی سەما خانوو وێرانەکان چاکەنەوە. لەگەڵ کارکردن چێژی شوەردەگرین. ئەم گەنجانە خۆیان ناوناوە پێکەوە چاکی دەکەینەوە. لەو ناوچانەی ئۆکرانیا کە زیانیان بەرکەوتووە کاری بنیاتنانەوە دەکەن، بەڵام لەگەڵ کارکردن سەماش دەکەن. بەم شێوەیە هەم ماندوێتیان کەم دەبێتەوە هەم کاتێکی خۆشیش بەسەر دەبن. گروپەکە بە خۆبەخشی کار دەکەن، دەیانەوێت نیشانی جیهانی بدەن ڕۆڵی گەنج لە بنیاتنانەوەی وڵات چەند گرنگە. ئەم کارەی ئێمە دەیکەین نمونەیەکە لەسەر ئەوەی خەڵکی گەنج و خۆبەخش دەتوانن زۆر شت بکەن لە جێگەی ئەوەی بڕۆین بۆ هۆڵەکانی لە جوانی لێرە گوێ لە مۆسیقا دەگرین و پاشماوەی داگیرکاریەکانی رووسیا لەم شوێنە پاک دەکەینەوە. گەنجەکان لە شوێنی جیاوازەوە هاتوون و ئێستا لە ناوچەی جەرنهێوی ڕۆژەڵاتی ئۆکرانیا سەرقاڵی بنیاتنانەوەن. بەشێکیان خوێندکارن و بەشێکی دیکەیان هونەرمەند و چین و توێژی دیکەشیان تێدایە. لە کاتی پشوەکانیشدا پێکەوە لە یەک جێگە نان دەخۆن. ئەوەی وام لێ دەکات کار بکەم ئەو هەستە نیشتیمان پەروەریەیە کە بۆ ئەو وڵاتە هەمە. بەداخەوە شارۆچکەکەی خۆم ئێستا لە ژێر داگیرکاری رووسیەکاندایە، هەر بۆیە ناتوانم لە ڕووی فیزیاییەوە یارمەتیان بدەم. گەنجەکان هەمویان ئۆکرانی نین، بەڵکو خەڵکی وڵاتانی دیکەی ئەوروپاشیان تێدایە کە هاوسۆزی بۆ خەڵکی ئۆکرانیاوای لێکردوون سەدان کیلۆمەتر ببڕن و بچن لە ناوچەکانی جەنگ کاری بنیاتنانەوە بکەن. ئامانجی سەرەکی ئێمە کۆکردنەوەی زۆرترین گەنجە پێکەوە لەم دۆخەدا کۆبوونەوەی ئەو گەنجانە سوود بە وڵات دەگەێنێت. کاتێک دەبینیت خەڵکی گەنج بەبێ بەرامبەر کار دەکەن ناچار نیت خەڵکی دیکە بەکرێ بگریت. دوای ڕۆژێکی پڕ لە کار و تاقەت پڕۆکێن گەنجەکان دەچنەیەکێک لە کەنار دەریاکان بۆ پشودان و مەلەکردن، شەوەکەشی بۆ ئاهەنگ و خۆشی تەرخان دەکەن. هەژە شارستانێتەکان کاتێک دروستە بێت کە مرۆڤەکان بە یەک دەنگ بە یەک هێز یارمەتی یەکتری بدەن و هەر شوێنێکە وێران بۆ ئاوادانی کەنیتر لە دڵێک بێت هەتاوکو ماڵێک. ئەمە دوایین بابەت بوو کە پێشکەشمانکردن بۆ هیواین تەواوی ڕۆژەکەتان بە خۆشی بمێنن. خاتە.